لە سێمین یاریەکانی قۆناغی کۆتایی خولی نایبی کوردستان لە یاریەکی بەهێز و دێربی شاری هەولێر هەندرێن میوانداری برایەتی کرد. لە سەرەتاوە خاوەن ماڵ باشتر دەرکەوت تا لە خولەکی چواردا لە پاسێکی نایبی حوسێن ئیبراهیم هێمن نازم گۆڵ یەکەمی بۆ هەندرێنی شینپۆش تۆمار کرد. فشارەکانی برایەتی بۆ گۆڵ یەکسانی دەستی پێکرد. زۆرترین لێدانیان ئاراستەی گۆڵی نەریمان خضر کرد. هەندرێنیش لە هێرشە هەڵگەڕاوەکان و تۆپە جێگیریەکان مەترسیدار بوو. لە خولەکی یەکەمی کاتی زیادکراوی نیوە یەکەم شێرزاد حوسێن تۆپێکی درێژی بۆ سەفین عەبدولخالقی هاوڕێی ناردوو، ئەویش گۆڵ یەکسانی بۆ برایەتی پێتۆمار کردەوە. نیوەی دووەم لەگەڵ ئەوەی ئاستی هەردوویانە لە یەکۆ نزیک بوو، بەڵام هەندرێن باشتر دەدەکەوت. لە خولەکی 64 شێرزاد حوسێن گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ برایەتی تۆمار کرد. برایەتی لە 3 دەرفەت نزیک بوو لەوەی جیاوازیەکە زیاد کات، بەڵام نەریمان خضر ڕزگارکەری هەندرێن بوو لە سەرجەم هێرشەکان. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە درێژەی کێشا و برایەتی با 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک سەرکەوتنی بەسەر هەندرێنی هاوشاری تۆمار کرد. زۆر بەداخەوە زیادیش حد بەداخەوە یارەکەی ئەوڕۆ ئێمە بەڕاستی بەغەڵەتی تەحکیمی بە هەڵەی تەحکیمی ئێمە ئەمڕۆ یارەکەمان تەسمیل باوان کرد. داوی لێ بریش دەکەم لە لای هەرزانەکانی خۆمان، بەڵام تۆپانەیەکە ئیوەی نەبوو ئەوڕۆ ئێمە 3 خال لە دەست بێن، ئێمە زۆر باشتر بین، بەڵام هەڵەی نابژوامی کرد. ئێمە هەڵەکان خۆتان دێنیتان، یعنی هەموو حرەکەتی زدیمەوە، هەمووی زدیمەوە، یعنی یەکەم جارمە لە ژیانی تۆپێن ئەوە هەرچن بەڕاستی، یعنی بەڕاستی حەکەم گەمەکەی هەدیە داوان. ئێمە تقریبان چارێکی ئەوەل ناتبووینە ناو جەوی گەمە، بەس لە پاش چارێکەوە یعنی کۆنتترۆلی یاریگەمان بە تەواوی کردبوو کە توانیمان 2 گۆڵ بکەین و پیرۆزبایی لە یاریزانەکان دەستەی ڕاهێنەران و کارژێر دەکەم. ئینشەڵا لۆ یاریەکانی دابێت زیاتر خۆمان ماندی دەکەین، دەبێ براتێ ڕقەمەک بێ لە ڕقەمەکانی پێشەوە دەبێ حسابی بۆ بکرێت. بەمەنجامە برایەتی بە کۆکردنەوەی 7 خاڵ چووە پێشەنگ گیانەکان و هەندرێنیش بە 4 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەند مایەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.